پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمایە چاکسازی لەم دەسەڵاتەیە بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ناباتەوە بەڕ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک کۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەسەنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوراوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی وە خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. هەستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەک ڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی فەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە فەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. مەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ، ئێوەرەتان باش. خۆشحاڵە من بنەر مستەفا چوارشەمەیەکی تر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 7 ئاپریلی 2024 لە سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە پرسی موچە قسەوباسێکمان دەبێت، پاشان سەبارەت بە ململانەی نێوان ئێران و ئیسرائیل بەرنامێکی ترمان دەبێت و هەروە گوتیشمان تایەکی ئایار هەفتانە لە پێشوازیەکی ئایاردا بەرنامەمان دەبێت. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لە بەرنامەکان و ئەو پرسیار و تێبینیانەی ئێوە دەیخەنە ڕوو ئاڕاستەی میوانانی بەرنامەکەی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. ئازیزان هەروەک ئاماژەمان پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە پرسی موچە لە کوردستان و چەند بابەتێک لە پەیوەند بەم تەوەرەوە تاوتوێ دەکەین لەگەڵ موحسین کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر. موحسین کەریم، ئێوارەت باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوەش لەگەڵ بینەرانی پێشەنگ باش و هەر سپاس بۆ بانگێشکردن بۆم فرسەتا بۆم گفتوگویە. بەڵێ. سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی وتی کە نابێ ئیتر پرسی موچە بێتە هەواڵ، نابێ بێتە مژدە. بەڵام لە 2014 بە دواوە بە تایبەتی لەم چەند ساڵەی ڕابردووە یەکێک بووە لە هەواڵە سەرەکیەکان، یەکێک بووە لە مژدە هاتنی موچە بۆ فەرمانبەران و کەیشتۆتە ئەوەی کە تەنانەت 5 مانگ بێ موچە بن. ئەم پرسی موچەیە لە کوردستانە بۆچی تا ئەم ئاستە ئەنگەیشتووە و بۆچی دەبێتە هەواڵ بە پێچەوانی خواستی سەرۆکی هەرێمەوە؟
بەڵێ زین چۆنە مەسلەی بەڕاستی ئەمەی کە لە کورسان ڕوویاوە شتێکە تەنها لە کورسان ڕوویاوە یعنی ئەوەی کە لە هەر شوێنێکی دنیا کەسانێک کە ئیژەکەن سەرنجام دوای تەواوبووری کارەکان موچەکان وەرەگرن جایتر بە شوەی هەفتانەیە مانگانەیە هەر چۆنێکێ لە بەرامبەر کارێکە ئەنجامی ئەنجاکەمانە لە کەرتی حکومی و دەوڵەتی ئیشکەن یا لە کەرتی تایبەتی و ئەهلی ئیشکەن سەرنجام بێ موچێک بەرامبەر بۆ کاری کەیکەن موچەکان وەربگرن بەڵام لە کورسان عێراقا بەڕاستی یعنی ئەمە شتێکە ناوازەیە سەیرە نییە لە شوێنێکترا بەم جۆرە نییە کە خەڵک ئیژەکە کرێکار و فەرمانبەر و مامۆستا و موچەخۆر ئیژەکەن بەڵام کۆتایی مانگ بەدەستی بەتاڵۆڕۆم ناو خێزانەکانیان و ئەمە تازە نییە گەر دیقەت بی لە تقریبا لە دوای توان بڵێم لە دوای 2014 کە بە جۆرێک خۆشیان بە جۆرێک باسی قەیرانی دارایی یەکەن لەو کاتەوە کە بە شێوازی جۆراوجۆر موچە نادرێ یا دوو ئاخرێ پاشەکەوت دەکرێت بەشێکی درێ سەرنجام لە ساڵی ڕابردووە تقریبا بۆ 4 مانگ موچەی 4 مانگ نەدرا بۆ بابڵین لە ساڵی 3 مانگی ڕابردووە لەگەڵ 3 مانگی ئەم ساڵی تازەش کە تقریبا بە لەمە خێرانایەک دوو موچە دراوە یعنی ئەزانین چۆنە معلومە کاتێک کە مەسلەی موچە مەسلەی قوتی خەڵکە مەسلەی ژیانێتی مەسلەی دابیکردن ژیانێتی کاتێک کە ئەمە لەلایەن دەسەڵاتەکەوە نادرێ معلومە کە دەستگاکانی ئەعلام و میدیا و هەمووینەکانیکەن بە هەواڵ یانی چکە خەڵک بە هەموو زین چۆن خەڵک چاوەڕێکان لە حەزب الحەزب زانێ موچەکەی دێت یا نایە دێتێ تەمین نیە لەوەی کەی دێتێ خەڵک خاترجەم نییە موچەخۆران و ئەوانی کارەکەن خاترجەم نین کە دوای تەوابوونی کارەکان سەری مانگ موچەکان وەرەگرن بۆیە ئەمە هەمیشە بۆ بە یەکێک لە کێشەکان بۆ بێکێک لە سەردێڕی هەواڵەکان هەمیشە ئایا موچە ئەدرێ نادرێ موچە دواکە و ناکە و پاشکەوت دەکرێت ناکرێ موچە ئەم مانگەکەی دێکەی نادرێ ئەمە دۆخەیە کە بەمە گەیشتووە ئایا وەکو حکوومەتی هەرێمەڵێ حکوومەتی ناوەندی عێراق یاخود حکوومەتی هەرێمە هۆکاری سەرەکی ئەمەی کە موچە گەیشتە ئەم دۆخە بەڕای مەزان چۆ هەردووکیانن حکوومەت یەکەم جارە حکوومەتی هەرێم بەرپرسە لە دامکەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەرپرسە لێی چۆنی پیاکەی بە پیایکە چکەوان دیقەت بە پارە بۆ چەکدارەکانی خۆیان پیاکەن پارە بۆ چەک و چۆڵی خۆیان پیاکەن پارە بۆ تیارەکانی خۆیان پیاکەن ئیمکانەتی سەفەرەکانی خۆیان وێلاو باخەکانی خۆیان سەروەتەکانیان بەردەوام کەڵەکەکەن و ئەنەمی پارە هەیە بەڵام بۆ موچەی خەڵک پارە نییە یەکەم ئەو مەسوولە دووهەم بەڕای من ئەوەی کە کێشمەکێشێکیان دروست کرد هەم حکوومەتی هەرێم و حکوومەتی مەرکەزی بن لەسەر مەسەلەی بودجە و لە خلافاتی خوانە مەسەلەی قوتی خەڵکیشان کرد بارمتەوە حکوومەتی مەرکەزی لێرا بە بڕای من بەشدارە لەم تاوانە حکوومەتی مەرکەزی يعني زين شلون او بجدال لم تاني كمان بخلص كوسان كراو نداني موتي بلان ببرايمن يعني يكم كسكا يا اخي بيجي حكومتي هرم نوتي فروش صالاني كيزو نوتي فروش ام لو تك فروشات قرابو دهاتك بو كوسان تامين كات وجاني خلق شاكا بلان وان لكاتك نوتي انا فروش خلق موتيانا يا شارك موتيانا يا كان باشمتي موتيان فرس كد دواتريش كان لدواي حفي شانزي اكتوبر وكا بجورك حكومتي مركزي كالكوبالي اماني كردوا وتقريبا زور سرچاوي دارای لسنوت انجا جاو او بوجا كنانيري الان كو حكومتي مركزي بوجا كنان معلومه ك ابي حكومتي مركزي بوجا بنيري حالاتين كردستان بشكل حالاتين العراق وبتابتي يسب بجورك تقريبا حكومتي رم بس شكل كيما يعني بويا مسؤول حكومتي مركزي برامبر بدام في موجي حالاتين هري موجا خوران هري كارمندان وكريكاراني كرتي حكومي بلان ببرايمن او دسلاتيك لكوسال من حاكم ابي زين اونيان بارد زيوا اونيان بارد كلك كدو لانه يكوا ببرايم انتواني كمان بارا ببي مشكله بن وخوشيان ديان جار مسؤول كان حزبانه وتوانا بارا كان لجر زمينه كان بمليارها دولار خراوه بنكاني دروا ينكراوا باولين خزن كراوا امانه چند سال نوتي فروش تاڵێتی ئەوەی کە خەڵکی چۆن توانیوێتی بژی بێ ئەوەی کە موچە وەرگێ بۆ نە مامۆستایان 5 مانگە موچیان وەرنەگرتووە ئەمە سەرۆکی حکوومەت هەفتەی ڕابردووە ئەم ڕۆژ سەرۆکی هەرێم وتیان خۆڕاگری خەڵکە ئێمە دەتوانین سەرکەوتوو بین بەوەی کە خەڵکی خۆڕاگر بووە و هاوکارمان بووانی بە شێوەیەک لە پشتی حکوومەتی هەرێما بووە لەم دۆخە سەختانەیە ئێوە وای دەبینن کە خەڵکی هاوکار و پاڵپشت بوو لە پشتە نەخێرەزان چۆن درۆیەکی تەواوە ئەوانیانەی بەم شێوەیە خۆڵکە لە چاوی خەڵکی کوردستان بەردەوام لەسەر جادە بۆ داوای مافی خۆی کردو داوای موچەی کردووە مامۆستایان و کارمەندان هەمیشە لەسەر جادە بوون ئەوەی کە حیزبەکەی سەرۆکی هەرێم ڕێگەی ئەو لە هەولێر خۆپشاندار کرد و شەقی لە مامۆستا هەڵاو بەس 4 کەس 5 کەس کۆ بنو یەکسەر نیە جارێ هاتۆ پەلاماریان و سەرپتی کردوون و
ڕێگری لێکردو لە خۆپشاندان بکەن ینی ئەوە واقعەتەکە نا خەڵکی کوردستان خۆڕاگر نەبوون و یارمەتیەوانیان ناوە هاوکاریەوانیان نەکردو یخیان گرتوون لە جیان دۆتە مەدان جادۆبانیان لێگرتوون خۆپشاندانیان کردووە قوربانیان ناوە و ئەمە واقعەتە بەڵام ئەوەی کە چۆن خەڵک تەحملی کرد بەڕاستی منیش ناتوان بڵێم خەڵک چۆن توانێت تەحمل بکات ڕەنگە بەشێکی خەڵک بە هەر جۆرێکەوەی کە مستەفیدە لە مۆزا خۆی دۆخی خۆی کرد بەڵام بە بڕای من ئەکسێتی خەڵک کوردستان بەڕاستی لە فقرێکی لە هەژارێکی مطلقا ژیانە بەسەر بردووە لە فەقیرێکی مطلقا ژیانە بەسەر بردووە یعنی هەتا پێداویستەکانی ژیانە بۆ کەمترین ئاس کەم کردوێتەوە ئەوەشی کاگەر خەزمیان کرد بێت لە چەند سای ڕابردووە ئەوانەشیان فرۆشتە بە تەنها بۆی نان و ئاوتەماتە و ماستاوەکان دابینکە ینی ئیمکان نییە ممکن نییە بەڕای من ینی عەقڵ تەسەوری ناکات کە ئینسان بتوانێت لە کاتێکا تاکە سەرچاوەی ژیان و گوزەرانی موچەکەی بێکەوەرگێ 6 مانگ موچەوە نەگە بتوانێت بژی بەڕاستی ژیانێکی سەخت بووە بەڕاستی تەنها ئەتوان بڵێم ئەوەی کەڵێم مەمرە و مەژی یعنی ژیانێکی مەمرە و مەژی بووە نەژیاون نەمردوون ینی لە بینی مردن و ژیان ئەوان درێژیان بە واقعەتێکی کولەمەرگیەوە بە بڕای کوتم نا ئەسەن خەڵک دژی ئەوان هاتە مەیدان و خەڵک ینی بەجۆرە زان چۆ ئاهەنێت ئەمە نەوێک ئەم واقعەتێک کە ئێستا هەیە بیکەن فەزڵ فرۆشی بە ساڵی کە خەڵک کوردستان خۆڕاگر بۆ یارمەتیەوان نەخێڵی کوردستان کوتم جادەی لێگرتوون سەرجادەی لێگرتوون مانگرتنی کردووە 5 مانگ مامۆستان بایکۆتیان کردووە و لەژێر ئەم زەختەیە لەژێر ئەم مینەیە سەرنجام دادگای فیدالی ناچارە بێت کە ئەویش وەکو بەشێک بە بڕای من لە فشارەکانی سەر حکومەت هەرێم مەجبورە کە مەسەن بڵێ معاشی کارمەندانی هەرێمین ئەویش دەزانین چۆن مەسئولە لە تەحلیل الأخیرات چکە و دادگای هەرێم بوو بە دادگای فیدالی ئەوە پیشان بە عێراق یەکە حکومەتی هەرێمیش بەشێکە لە عێراق و هاوڵاتیانی هەرێم بەشێکن لە عێراق بە جۆرێک ئەوە کۆتایی بەو وەزعی دیفاکتۆ بێنە کە کوردستان نەعێک جابوو جابوویان نەعێک سەربەخۆی هەبوو ئەمە ئەوێت وەکو نەعێک لە فشارێ لەسەر ئەوان و هاوکات بۆ دەستکەوتێک بۆ خۆی کە لای خەڵکی کوردستان خۆی جوان کات دەموچای خۆی جوان کە بڵێ ئاها حکومەتی مرکزی موچەی دابینکرد لە کاتێکا حکومەتی خۆماڵی و هەرێم موچەی خەڵکی خوارد ئەمە بە بڕای من ینی بەشێکە لە دروست کردووە لە لای خەڵکی کوردستان هەرم بڕیارەی دادگای فیدرالی خۆشباوەڕی دروست کردووە و خەڵک بەشێک لانی کەم لە فەرمانبەران مامۆستان پێشوازیان لێ کردووە هەم ئێستاش بۆ چونێکی باو هەیە ئەگەر ئێمە بچینەوە سەر عێراق و موچەکانمان ڕاستەوخۆ لە عێراقەوە بێت ئەمە اختیارێکی باشترە بۆ فەرمانبەران و مامۆستایان ئێوە لە بەرامبەر ئەم خۆشخەیاڵی یاخود ئەم چاوەڕوانی کە چوونە سەر عێراق بە هەند وەردەگرێ ئەزانی چۆنە منە کوتم تەبان حکومەت دەوڵەتی عێراق حکومەتی عێراق لە ڕێگەی دادگای فیدالی ئەوێت ئەم پەیامە بە خەڵکی کوردستان بگەێنە کە گەڕانەوە بەلای حکومەتی مرکزی خێر و بەرەکەتی تایە مانەوە لە پاڵ حکومەتەکەی خۆتانە فقر و هەژاری و بێموچەیی تایە بەبرایم ئەمە نەکە لە پروپاگەندەی سیاسی لە بەڵام واقعەتێک هەیە یعنی ئەزای چۆن حکومەتی هەرێم خەڵکی برسی کردووە خەڵکی هەژار کردو خەڵکی ناچار کردو کە لەبەرەوەی تەنها سەرچاوی قوتی ژیانەکەی دەستکەوێت پەنا بۆ پوش چڵەپوشێکیش بەرێ حکومەتی مرکزیش ئالەم دۆخەیە لەم زروفەیە هاتووە وەکو چۆن حەبلی نەجاتی بۆ خەڵکی کوردستان فڕێیا بێت کە بڵێ من موچەکەتانە و ژیانتان مسۆگەرەکەم بەڕای من بەشێکە لە پروپاگاندێکی سیاسی دەوڵەتی مرکزی حکومەتی ئێرەمەگینا حکومەتی مرکزی بمەخشە حکومەتی مرکزی حکومەتێک نییە کە دیفاع لە هاوڵاتیانی عێراق و کوردستان بکە حکومەتێک نییە کە دڵی بۆ خەڵکی عێراق و کوردستان بسووتێ حکومەتێکە گەندەڵە جا تاڵانچیە ئەویش مجموعی میلیشیا لەسەر حکومەت لە عێراق کە هەرێکان بۆرینەوتیان هەیە و هەرێکان بەشیان لە داهاتی عێراقەیە بەشێکی زۆر لە داهاتی عێراق بە ملیارها دلار لە داهاتی عێراق تاڵان کراوە دزراوە شەبەکەی کارەبا لە هەزار بە ملیارها دلاری بۆ سەرف لە هەزار لە عێراق خراپە شەبەکەی ئەو بە ملیارها دلاری بۆ سەرف کرا خراپە یعنی وەنی کە دۆخی خەڵکی عێراقیش باش بێت ئەگەر جار مەسەن ڤیدیۆکان کە پیشانیان باسی ژیانی خەڵکی جنوب و ئاناکەن بەڕاستی کارەساتە من لەم ڕۆژانە گوێم لە ڤیدیۆیەک بۆ ژنێکە کە باسەکەڵ من مێردەکەم شەهیدە بەڵام هیچ شتێکیان بۆ نەکردوم هەتا باسی نەخۆشیەکانێکە کەڵ هیچ شتێکیان بۆ نەکرد یعنی ئەسەن هیچ امکاناتێک لە بەردەستی ئەم ژناکە نییە کە مێردەکەی شەهید بۆ دیارە تەمان لە بەرامبەر داعشوانە کوژراوە یعنی ئەوە نییە کە دەوڵەتی مرکزی حکومەتی مرکزی حکومەتێکی باشە دڵسۆزی خەڵک کوردستانە و حکومەتی هەرێم خراپە نا حکومەتی هەرێم خراپە معلومە حکومەتی مرکزیش خراپە بەڵام حکومەتی مرکزی لە کێشمەکێشی خۆی بۆ کرد و باڵکردنی حکومەتی هەرێم هاتووە دەستی بە مەسەلەیەک گرتووە کە مەسەلەی ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان وەوێت وەجهێکی جوان ڕوخسارێکی جوان ڕوخسارێکی ئینسانی بابە خۆی بەخشە بۆی کە خەڵک قبوڵی بکا گەڕانەوە بۆ مرکز خەڵک ئەوە لە بیر کاتەوە کە بابە لە مرکزیشا دەسەڵاتێکی میلیشیای حاکەمە کە ئێران حکمی بەسەرهاکە دەسەڵاتێکە کە بەڕاستی هەر ئەوانە بوون کە حەجی شعبیان نەدەکرد لە کاتی 16 ئۆکتۆبەرە بۆ ئەوانە کێ بوونەوەی کە لە عێراق حکومەکە هەر ئەمانە نین
هەرم لانانی کە لەلایەن ئێرانەوە ڕێنمایەکرێن و هیداتەکرێن و قیادە ئەکرێن بەڵام ئەمڕۆ بەرگێکیان لەبەر کردووە پێویستیان بەمەیە و بە بڕای من بەداخەوەی کە بەشێک لە خەڵک لە ناچاریە ئەوەی کاڵێ باڵێن شکر بە کفندزی پێشوو لە بەرامبەر ئەم حکومەتی هەرێمیان ناچان بگەڕێن بە دەوڵەتی مرکزی ئەوە لە بیرکەن کەم دەوڵەتە مرکزی ئاساساً خۆی لەسەر بنەمای تایفی قەومی عروبی دامەزراوە لەسەر بنەمای ئیسلامی دامەزراوە کە زەڕێ قەناعەتی بە مافی خەڵکی کوردستان نییە و ئەوەش پیشانیە لە 16 ئۆکتۆبەرە ڕیفراندۆمێک کرا ئەوان هاتن بە چەک وەڵامیان نایەوە بەرحاڵ ڕیفراندۆم دەنگدانێ بوو ئەوەی کە تێکردیاکێنێکرا و قەزەی کێ بەڵام دەنگدانێ بەڵام هاتن بە چەک و بەهێزی چەک وەڵامیانەوە بە یارمەتی مەسەن ئێران و بە یارمەتی تورکیا هاتن پەلاماری خەڵکی کوردستانە بۆیە بە بڕای من ئەمە بەداخەوە وەهمێکە کە ناو خەڵکە پەرەی گرتووە بە حکمی واقعەتێک کە بەداخەوە موچە لەلایەن حکومەتی هەرێمەوە نادرێ و مەسەلەی قوتی خەڵکە دەوڵەتی مرکزی دەستی بەم کەیسە حەساسە کردو ئەوێت ڕوخساری خۆی جوان کاوە ئەوێت ئەو بۆگەناوەی ئەو زەلکاوەی کە دایکۆشیوە لە بەچاوی خەڵکا هینی نەکات ینی ونیکە بەڵام من دڵیام ئەگەر ئەم پرۆسەیە بەرەو پرۆسەی باڵین مرکزی بن و عێراق بەسەرنجام بکە خەڵکی کوردستان بگەڕێن لەژێر دەسەڵاتی حکومەتی مرکزی ئەو کاتە زۆر واقعیت تاڵترە بینن لەوەی کە لە ئێسەی موچە هەیە مەسەن هەر ئێستا خۆمان لە تورکیا ناوچانەی کە مامۆستایان ئەبێ موچەکانیان وەرگرن ئێستا لەم ئیختیارانەی کە هەیە کامیان لە بەرژەوەندی ئەوانە لەسەر حکوومەتی هەرێم بن یاخود لە ڕێگەی حکوومەتی مرکزیەوە موچەکانیان دابکرێ یاخود ڕێگەیەکی تر هەیە ئەزایی چۆنە ئەوان ئەبێ موچیان بەبێ قەیدوشەت پێ بدرێت بەبێ قەیدوشەت موچیان پێ بدرێت حکومەتی هەرێم نایە بێ حکومەتی مرکزی بیە ئەگەر حکومەتی ینی ئەو کاتە حکومەتی هەرێم ئیسپاتی فەشەلی خۆی لە بەرامبەر خەڵکی کوردستان ئاکات ئەبێ خەڵکی کوردستان بزان با ئەم حکومەتەی تر بەڕاستی شایستەیەوەیە کە یەک شەقی تێڵی دوو بڕوات و حکومەتی مرکزیش نەگەوەی خەڵک پێی وابێ کە ئەمە فریادڕسی ئەمە وەزیفەیەتی کە بیات بەڵامە بێ خەڵکی کوردستان ئەوە بزانێت بەوە هوشیار بێ کە ئەم دەوڵەتی مرکزیە دەوڵەتێک نییە کە مافی یەکسانی هاوڵاتی بوون بۆ خەڵکی عێراق بەڕسمی بناسێ بۆ خەڵکی کوردستان بەڕسمی بناسێ دەوڵەتێک نییە کە ئەویش باڵێن ژیان و گوزەران و ئازادی و یەکسانی خەڵکی بۆ ئامانج بێت و هەدەفی ئەو بێنە ئەویش ئیسفادە لە مینەکان لەم کێشە سیاسی لەگەڵ مرکز لەگەڵ هەرێما ئیسفادە لە ماکە بەڵام کوتم موچە ئەبێ بدرێ حکومەتی هەرێمان بێ بیە نایە دەبێ حکومەتی مرکزی بیات ئەگەر ئەمانە نایە نەبێ خەڵک بەڵامی سەجادە لە هەردووکیان بگرێ ئەم دەوڵەتە یەکەم حکومەتی هەرێم دووەم حکومەت دەوڵەتی مرکزی مەسئولن چکە لە ئازار هێشتا کوردستان عێراق بەشێکە لە عێراق هێشتا کوردستان ئەگەر کوردستان عێراق دەوڵەتێکی سەربەخۆی و کاتاڵی دەوڵەتی کوردستان بێ موچە بە بەڵام مادەم ئێستا حکومەتێک هەیە و بەشێک لە بودجەی ینی لەسەر بنەمای بودجە و ئەمە دامەزراوە پەیوەندی فیداڵیەکان لەسەر بنەمای بودجە دامەزراوە حکومەتی مرکزی ئەرکێتی کاتێک کە حکومەتی هەرێم ئەم پارەیە نایات و کاتێک کە مشکلەی بودجە ئەمانە لە ئارا ئەرکێتی و نابێ ئەمە بخاتە ینی زانین چۆن نابێ بیخاتە ئەو کێشمەکێشەی کە قوتی خەڵکی کوردستان لە کێشمەکێشی بینی هەرێم و مرکز بێنێتەوە ئەوان خواتوان کێشەی خوان حەلکەن بەڵام ئەگەر دەوڵەتی مرکزی موچەی هاوڵاتیانی کوردستان بە بەڵام کێشەی خوان لەگەڵ دەوڵەتی هەرێما حکومەتیان چۆن حەلەکەن ئەوە مەسەلەیەکی ترە بەڵام ئەبێت بە هیچ شێوەیەک ئەمە گرێ نەدرێتەوە بە کێشمەکێشی خۆی لەگەڵ حکومەتی هەرێما دوا پرسیارم لەسەر ئەوەیە خەڵکی چی بکەن مامۆستایان بۆ ماوەی 5 مانگ شەقامەکانیان گرت هەروەکو تۆوتت بێنە سەرجادەکانیان لێ بگرن و بایکۆتی خوێندنیان کرد چیتر هەیە ئەتوانن مامۆستایان فەرمانبەران بیکەن بۆ ئەوەی کە وەکو لە سەرەتا داوتێ لە بەرامبەر ئەو کاری کە ئەنجامی ئەدان لە کۆتای مانکە موچەکانیان وەرگرن من پێم ئازان چۆن ئەوە ئەبێ خەڵکی کوردستان ئەبێ کرێکاران و فەرمانبەران و موچەخۆران ئەو بە مافێکی مطلقی بێ مناقەشەی خوان بزانن کە لە بەرامبەر کارێک کایکەن ئەبێ موچیان لە کاتی خوا بدرێت و موچەیەکی گونجاو وەک لە بەرزکردنەوە و ئەمانە هەمووی بە حەقی خۆیانە ئەمە یەکەم لە بەرامبەر تا ئەو کاتێک کە حکومەتی هەرێم هەیە تا ئەو کاتێک کەم چوارچەوەی کە پێڵین قەڵاری هەرێم هەیە یەکەمش لەبێ یەخی حکومەتی هەرێم بگرن و هەر کاتی دوا بێ سەر جادەی لێ بگرن لە هەولێرەوە تا دووەکو تا سلێمانی و ئەبێ ئەوە پشکێنرێ ئەو تەلیسمە پشکێنرێ ئەو نەپشکێنێ کە لە هەولێرە پارتی بە جۆرێک ڕێگەنە بە خەڵک خۆپشاندان بکە ئەبێ ئەمە بە جۆرێ لە جۆرەکان پشکێنرێت ئەمە یەک بەرحاڵ هاوکات ئەبێ خەڵک ئەوە بە حەقی خۆی بزانێتکە کاتێک کە حکومەتی هەرێم موچەکەی ناتێ ئەبێ حکومەتی مرکزی موچەی باتێ یعنی وەکوتم هەردووکیان مەسئولە یعنی ئەبێ خەڵکی کوردستان موچەخۆران ئامادە بن بۆ ئەوەی کە مافی خۆیان لە قورگی دەوڵەتی مرکزی لە قورگی حکومەتی هەرێم دەربێن ئەبێ ئامادە بن لە هەردوو جابهەکەیان شەڕی سیاسی و کۆمەڵاتی خۆیان بکەن ئەوان زانین چۆن نابێ ئاواسەیرکەن ئەمە خەڵکی ئەمە حکومەتی هەرێمە
موچە نایەت ئیترەمان بێن پاڵبن بە عێراق بڵێن جاوە عێراق وڵاتێکی باشە دڵێکی باشە ئەو موچەمانەتی و هینی بکەن یعنی ئیمتیازی بێنە ئەو مافێکی سادەی خۆیانە کە ئەبێ دەوڵەتی مرکزی بیە لەکاتێک کاتێک حکومەت هێرێم نایە ئەگەر نایەت کەواتە ئەویش هاتووە قوتی خەڵکی کوردستانی کردووە بە بابەتی کێشمەکێشی خۆی لەگەڵ حکومەت هێرێمە ئەمە مەسەلەینە بۆیە من پێم وایە تەنها ڕێگا بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان بە تایبەتی موچە خۆران موچەکانی خۆیان لە کاتی خۆیان پێ بدرێ ئەوەیە کە خۆیان بەهێزی خۆیان وەکو چۆن لە ڕابردووە لە خۆپیشاندانەکانیان لە بایکۆتیان بەڵام بەڕاستی بێت لەمە ئەمە هەنگایە بچێتە پێشتر بەو شێوەی کە تا ئێستا ڕێکخراوە کافی نییە ئەبێ ڕێکخراوتر بێت ئەبێت لە زۆربەی شارەکانە ئەنجومەنەکان و ڕێکخراوەکانی مامۆستایان و فەرمانبەران دروست بێت ئەو ئەنجومەنەی کە ئێستا هەیە بە بڕوایم ئەنجومەنێکە ناتوانانی بڵێ ئەنجومەنێکی واقعیە چکە ئەنجومەنێکە دانراوە خوان داناوە بەڵام ئەبێت بەڕاستی من یەکشت بڵێم بزوتەوەی مامۆستایان بزوتنەوەیکی واقعیە لە کوردستانە ئەمڕۆ بە حکمی واقعەتێکی عملی دیفاکتۆ بزوتەوەی مامۆستایان بە بزوتەوەیکی عملی وە لە دەرەوەی ڕێکخراوەکانی مامۆستایانە بزوتنەوەیەکە کە بزوتەوەی مامۆستایانەوە بۆ موچەیە و بۆ تەرفیعەوە بۆ گرێبەست دامەزانی گرێبەستەکانە باشە و ئەمە بۆ بەدەعێک لە ڕابەری سەرجە موچە خۆران کارمەندان و بەشەکانی باقی بەشەکانی کارمەندانی حکومی ئەم بزوتنەوەیە ئەبێ خۆی ڕێخا لە ڕێکخراوی خۆیان ڕێکخراوی مامۆستایان دروست بێت سەربەخۆ لە حزاب لە ڕێکخراوەکانی تر کە ئەمانە خۆیان بتوانن لە ڕێگەی هەڵبژاردن نوێنەرانی خۆیان دیاری بکەن ڕێکخراوی واقعی مامۆستایان ڕێکخراوی خەباتکاری مامۆستایان و لە هەموو ناوەندەکانی خوێندنەکانە نوێنەراتی هەبێت لە هەموو مەکتەبەکانە نوێنەراتی هەبێت لە جامعەکانە نوێنەراتیان هەبێت هاوکات دەبێت فەرمانبەرانی بە هەمان شێوە ڕێکخراوی خۆیان دروستکەن و نوێنەراتیەکانی خۆیان دروستکەن تەنها ڕێگە ئەمەیە کە بێت یەکەم ئەبێت خەبات و ناڕزاتی خۆی بەرەو پێش بەرێ سەراسەری بکاتەوە لە چوارچەوەی ناوچەی سەوزا دەریکا و ڕێکخراوی بکات ڕابەریەکی شۆڕژگێر و رادیکال بۆ خۆی دروست کات و ئەمانە پێکە وەکو نێتوەرکی وەکو شەبەکەی بەیەکەوە گرێدراو بن کە بتوانن ئەمانە لە بەرامبەر دەوڵەتە لە بەرامبەر حکومەتە لە بەرامبەر هەموو مەرکەزە وەکو یەک جسم دەرکەون کە خواستەکانیان معلومە گەڵاڵیان کردووە لە پلتفۆرمێکە لە نەینەکە و ئەتوانن هەر کات دەویستیان توان خەڵک بێنە سەرجادە ئەتوان دایرەکان دەرگای دایرەکان ببەستن بەبێ ئەمە بە بڕای من ئەزان چۆنە ئەوەی کە تا ئێستا کراوە زۆر باشە بەڵام بە بڕای من نقصانی جدی هەیە لەباری ڕێکخراوی نقصانی جدی هەیە لەباری ڕاهبەرێکی رادیکال و شۆڕژگێر و هینەوە نقصانی هەیە لەباری سەراسەری بوونەوەی نقصانی هەیە لەباری شێوازی میکانیزمی جۆراوجۆری خەباتکاران لەوەی کە مەسەڵەن بتوانن کەسوکاری مناڵ بێتە ناو ئەم کێشمەکێشەوە لەگەڵیانە لە بەردەم مەکتەبەکان توزانم بە جۆرێک یعنی خەڵکیش لەگەڵ کارمەندا بەشداری بکە زیاتر و ئەمە پێکەوە قۆڵ بخەنە دەست بخەنە ناو دەستیەک وەکو یەک پەیکەر لە بەرامبەر حکومەت یاریێ مەرکەزات دەرکەون و تەنها ئەمە ڕێگەیەکە بۆی کە بتوان موچەکانیان بەدەست بێنن پلەبەرزکردنەوەکان بەدەست بێنن دۆخی ئابووریان باش بکەن واتە نەکەر ئەوە زان چۆنە بتوانن مافی ئازادی دیفاعکردن لە خۆپشاندان بەدەست بێن ینی ئەوەی کە لە هەولێرە پارتی ڕێگەنایەت ئەمە بەڕایم جەریمەیە ئەبێ مامۆستایان و فەرمانبەرانەوە قبول نەکەن لە هەولێر بەڕام لەبێت لە سلێمانی دەینا خەڵک دژی ئەمەی پارتی بۆسێتەوە ئەبێت پارتی سەرکۆ نەکرێت لەسەر ئەمەیە نەگەرەوەی ینی زان چۆن ئەبێ خەڵکی سێماش بن پاڵپشتی خەڵکی هەولێر بۆی کە بتوانێت ئەم تەلیسمە پشکێنێت ئەم سیاجەی کە بە دەوری خەڵکی هەولێرا کراوە پشکێنێت محسین کەریم سەرنووسەری بڵاوکراوی ئۆکتۆبەر زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون سپاس بۆ ئێوەش هەڵبژین ئازیزان وچانێکی کورت و پاشان سەبارەت بە ململانەی نێوان ئێران و ئیسرائیل بەردەوام دەبین لاگەڵمان بمێنەوە بەڵێ بینەرانی ئازیز تەوەری دووەمی ئەمڕۆمان تایبەتە بە تاوتوێکردنی گەرمترین هەواڵی هەفتە ئەوی شێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل و ئەگەری وەڵامدانەوەی ئیسرائیل بەم هێرشانە ئەم بابەتەش تاوتۆ دەکەین لەگەڵ خالید حاجی محەممەدی لە ڕابەری حزبی حکمەتی سخەتی ڕسمی خالیدی حاجی محەممەدی سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەن منیش سپاسانەکەم و ڕێز و سڵام هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی بەرنامەکەتان بەڵ هەڵبەت ئەوە ڕۆشنە کە ئێران و ئیسرائیل ساڵەهایە ناکۆکن بەرامبەر بە یەک بەڵام ئەم دۆخە بۆ گەیشتە ئەوەی کە ئەم جارە پێکدادان ڕوو بدات و ئێران بتوانێت هێرش بکاتە سەر ئیسرائیل ئیسرائیل بتوانێت هێرش بکاتە سەر کۆنسولخانەی ئێران لە دیمشق واتە بە شێوەیەک پێکدادانی واقعی ڕووبدا تەنها زمانی هەڕەشە نەبێت بۆچی بەم ڕۆژە گەیشتین
ئێوەش باستان کرد زمانی هەڕەشە بین ئیسرائیل و ئێران شتێک تازە نییە و جگە لە زمانی هەڕەشە ڕاستیەکەی لە ساڵانی ڕابردووە نە بە شێوەی ڕاستەوخۆ مستەقیمەن ئێران و ئیسرائیل لەگەڵ یەکە بەڵام بە شێوەهای تر ئەم ئیسرائیل کاری ترۆریستی و تەقینەوە ئەوانەی لە ئێران ناکردە هەم لە سەد منتەقە و سووریە و باقی شوێنەکانە هەم ئەو جریاناتە کە لەگەڵ ئێرانە متحدەن شەڕ و کێشەی خۆیان لەگەڵ ئیسرائیل بووە بەڵام ئەوەی کە ئیمڕۆ بەم شوێنەگەیە زۆرتر لە هەر شتێک ڕاستیەکەی موقعیتێکە کە ئیسرائیل تیا قەراری گردا ئەوش بنبەستێکە وەزیەتێکە کە لە تاریخی گوزەشتە لە تاریخی ئیسرائیلە تا ئیسا بەم دەرەجە کە ئیمڕۆ ئیسرائیل نەتەنیا مەورد نەفرەتە لەسەر دنیا بە دلیل کوشتار و نەسڵ کوشی لە فلەستین بەڵکو وەک دەوڵەتێ کە ئەمریکای لە پشتە غەربی لە پشتە و متەکیە بە میلیتاریزم و بە ئەسلحە و ئیمکانات دەوڵەت ئەمریکا خودی ئەمریکا ئیمڕۆ موقعیەتی جارانی لە خاوەرمیانە نەما لە منتەقا نەما لە دنیا موقعیت جارانی نەما وەزعیەتێک پێشاتە ئیسرائیلیش دوای ئەم جەنایەت و وەحشیگەریە کە لە غەزە و لە فلەستینا کردی دوای ئەم قەتڵ و ئامەکە کردی لە دنیا عەلەی ئیسرائیل عەلەی دەوڵەت هەیە کە کۆمەک ئیسرائیلەکەن هورژمیان موقعیت ئیسرائیل و موقعیت شرایطی فراهم بوو دەوڵەتهای عەرەبی دەوڵەتهای منتەقا کە ژێر فشار ئەمریکا و وەک هەمیشە بەرحاڵ کۆتا هاتن لە مقابل ئیسرائیلە بە دلیل فشار خوارەوە ئەوانیش کەوتنە تەقابل لەگەڵ ئیسرائیلە یعنی ئەتوانم بڵێم ئیسرائیل کەوتە موقعیتێکەوە کە تەنیا ماوە لەو منتەقا هیچ ئوفق و ئایندەیە ڕۆشن لە مقابلیان نییە کوشتار وەسیع مردم و جەنایەت و وەحشیگەری کردا بەڵام هیچ معلوم نییە بەکوێگە ئیسرائیل خەهانەوە بوو ئەم شەڕە بۆ نەجات خۆی بۆ نەجات هەتا دەوڵەت وەک نەتەنیاهو دەوڵەتەکەی احتیاجی بەوە بوو ئەیەویست ئەم شەڕە لەم چوارچێوە بترازێ پای ئێران بێتە ناوە بۆ ئەوەی کە بە بۆنەی هاتنە ناوە ئێرانەوە ئەمریکا چێشەتەم شەڕەوە غەرب و ناتۆ چێشەتەم شەڕەوە و خودی ئیسرائیل بەرحاڵ نەجات پێیاکە من فکرەکەم ئەم کارە و ئەم تاکتیکەی کە ئیسرائیل هەڵی بژار ئەوەی کە مستەقیمەن حملەی کرد بە کونسولگەری ئێران لە سووریا لە ڕووی قودرەتەوە نەبوو حەقیقەتەن لە ڕووی ئیستیسالۆ بوو لە ڕووی بمبەستۆ بوو لە ڕووی نائۆمیدیۆ بوو لە ڕووی وەحشەت لە شکست و ئایندەیە بوو کە ئایندەی خۆی معلوم نەبوو فکریە کردو ئەگەم شەڕە با دنیا بە خوێن هاچێشریە با منتەقە بە خوێن هاچێشریە ئەگە ئەمریکا دەخاڵەت کات و لەگەڵ ئێران بێ بە شەڕ ئیسرائیل جەنزات پێیاکە شەڕەکە لەو دایرە لە بۆمبەست ئیسرائیل دەردێ من فکرەکەم ئامەڵ ئەسلیەکەی ئەمە بوو و بەم کارەی کە ئیسرائیل کردی و مستەقیمان حملەی کرد بە کونسولگەری کە لە ڕەوابط بینەلمەلیە وەک حملە بە خاکە و کشوەرەیە ئەمە ئەمرێ مسەلەمە کەوتو بێت و بتوانێت ئێران و غەربیانێتە پاڵ پشتی و ئیدامە بە جەنگەکەی بدات و خۆی ڕزگارکەوت من فکر ناکەم ئەوەی کە ئیسرائیل لەسەر ئیسرائیل و چ تاکتیکێک هەڵەبژێرێ و شەڕخوازیە کە ئیسرائیل لە منتقایکە واقعاً حەساب ناکردیە فکر ناکەم هیچ کام لە دەوڵەتان منتەقە بە ئێرانیشۆ بە کشوەرای عەرەبیەوە و بە غەربۆ کە پاڵپشت ئەسڵی ئیسرائیلە هیچ کامێکیان نایەوێ ئەم شەڕە بترازێ لەم چوارچێوەی کە ئیسەیە زۆرتر بڕوە و بوێ بە شەڕێ لە منتەقە ئەمریکا بە نەفخۆیەزانێ ئەمریکا بەدەست ئەمریکا و غەرب بەدەست ئوکراین و جیریان کردە کۆڵێ شکستیان هاوردە لە شەڕهەیەکە لە منتەقا کردیانە خودی غەزە بەسەر دەستیانەوە ئایندەکەی چی لێکەن دنیا عەلەیان هورژمیە خەڵقایە لە ئێعترازات دەورەی گوزەشتە خەڵک ئەمریکا بووە خەڵک ئەمریکا وەسیعان لەمەیانە بوون عەلەیهی دەوڵەت بۆ پشتیوانێکە لەگە ئیسرائیلێکا بۆ شرکەت مستەقیمیان لە نەسەڵ کوشیە دەنێت ئەم دەوڵەتانە خان ئەوە نین تەنیا ئەم دەوڵەتانە نایانەوێ شەڕ ئیدامەی بێ مەگەر ئەمانە هەمیشە بەشێکی ئەساسی لە بردنەپێشەوەی سیاسەتیان بە جەنگەوە گرەی نەخواردووە هەروەک ئەمریکا و ئێران و وڵاتانی تریش بۆچی ناوەلێ بەو معنانی ئیتر بێحەسەوارە هەر شتێک بی ئەمریکا گیری خواردە من فکر ناکەم خاوەرمیانە ئەو منتەقا ئەلئان دوای عێراق و ئەفغانستان کانون شەڕ بووە
فکرەکەم هیچ دەوڵەتێ لە منتەقە ئیدامەی شەڕ و ئەوەی کە بوێ ئەم منتەقە بوێ بە شەڕ بەتە شەڕ هەیە کە پێشتر کردیا واقعا ئەمریکا لە ڕاستیان بوو حملە بە عێراق حملە بە ئەفغانستان شەڕ سووریا شەڕ لیبی غەرب ئامەڵ ئەسڵی ئەم شەڕە بوو بە دلیل شکستێ خۆی هاورد بووی بە شەڕفرۆشی ئەمریکا و غەرب سیاسەتیان میلیتاریزم بووە دیپلۆماسی نەبووە هەرکوێ مخالفیان بۆ حمڵیان پێکردە ئەم قدرەتەی جاران نەما ئەم وەزیەتەی غەرب وەک جاران نەما ئەم توانەیشی نەما دوای شەڕ عێراق مستەقیمەن ئەمریکا مستەقیمەن هێز بنێرێتە هیچ کشوێرێکەوە لەمە خۆی پاراستە چون ناتوانێت چون بۆی مشکڵە دەرنەتیجە دەوڵەتان منتەقەن خەهەن شەڕ نین چون بە زەرەریانە کەورە لەو منتەقە حاکمە دەوڵەت عەرەبستان بۆ بێ شەڕ ئەو منتەقە بێتەوە منتەقە تەرەفداری بێ ئەخۆ مەملەتەکەی خۆی دەبێنەچێ ئێران حاکمە فەزای شەڕیەکە زۆر کۆمەکەکە بە ئێران فەزای جەنگی تەبلیغات شەڕ فەزایەکە عمومەن ئیجاد بووە دەوڵەت ئێران مشکڵ دەوڵەت ئێران خەڵک ئێرانە خەڵکێکە نایانە بێ و بەڕاستی بە قدرەتەوە هاتنەتەمەیان وە کۆتای ژنایان ئێران لە فەزایش ئێران لە فەزای ئەم شەڕیە ئیسفاداکە عەلەیەن مەردومە ئەمە قەتعەن وەلی ئێران وارد شەڕی لەم ئەبعادا بێنی نابوت دی مەملەکەتەکە مستەقیمەوەی کە هەر شەڕی ئیتفاقەوێ خەڵک فەقیر کرێکار خەڵک مەملەکەتەکە خەڵک کل منتەقەکە وەسیعترین معزلات و مشکلات تووشیانە بێ بەڵام دەوڵەتەکانیش پیان خۆش نییە هیچ دەوڵەتی لەسەر کار بێ عەقڵ و شعورێکی بێ مەگە نیازی بێ احتیاجی بوێ ئەینا بۆ بێ مەسەلەن دەوڵەتی عێراق پێی خۆش بێ حملەکەن بە عێراق وێران بێ ئەخر خۆ شەڕێ لەم سەتحا لە ئێران و لە ئیسرائیل و بەرحاڵ عەلەی مەردم فلسطین بترازێ پای غەرب و ئەمریکا پێش بێتە ناوە ئەخۆ یانی وێرانی چەند کشوەر گشتی ئەما زانێ معلوم نییە ئادەکەی بەکوێ چەشریە معلوم نییە بە دنیای تێوە ناهڕۆژ نییە و بڕژوازی نانەوێت جەنگەکە ئیدامەی بێت بەڵام باز لەوە دەکرێت کە ئیسرائیل بڕیاری داوە تۆڵە دەکاتەوە لەم هێرشەی کە ئێران کردوێتی پێتان وایە ئیسرائیل چی دەکات و بەکوێ دەگات من فکرەکەمەوە یەکشت مسلەمە ئەویش ئەوەی کە حمڵەی ئێران کەوتە مەوقعیەتێک مەجبور بوو جوابێ باتەوە بە ئیسرائیل و جوابێکی داوە بە ئیسرائیل و ئەم جواوەی بێتەسیر بەڕاستی نەبوو قدرەت خۆی نیشاندا نیشانیدا ئیسرائیل من دەسەڵاستین پێ هەیە عەلا ڕەغمی ئەوەی کە ێژن گونبەد ئاهەنین و هیچ عبور شتێکی تیاناکە ئینگلیس و فەڕەنسە و ئەمریکا لە پشتی بوون و لێ باوەسفە لێمدا ئەم تەبلیغاتەی لەسەرەکە ئێژێ تۆ من دەستم پێ دەگا ئەمە بۆ ئێران مهم بوو کە ئەگە من بمەوێ لەگەڵ ئیسرائیلە شەڕکەم ئیسرائیل لە بەردەم منایە بەڵام بەتەور واقعیەکەی ئەمە تەوافقێ بوو لە عین حاڵە ئێران تادی دەکردوتی ئەمریکا ئەگە دەخاڵەتەکە پایگاکانی لە منتەقە لێ ئەم و تەوافقێکیان کرد حقیقەتی ئەوەیە ئەمریکا ئەوە ئیمڕۆ هەمویان باسیەکەن ئێران باسیەکە ئەمریکاش باسیەکە ئیتلاع دریاو پێیان ئەمریکا ئێران لە مەحدودەیەکە بدليل تعرض مستقيم إسرائيل بكونسولجري إيران وكشتن تعداد للرؤساء فرماندهانيان متقابلا مجبورة جواباته تلاشي كل ريد دبلوماسي وحل بيت شو سازمان ملل وبلكو سازمان ملل إسرائيل محكوم كها باش كم فزايا على إسرائيل جبجكا بلام أمريكا وفرنسا وإنجليز وشتا موافقت يعني نكر وأما يبونت شو بيشو فشار دبلوماسيا كي يبونت شو بيشو كسازمان ملل إسرائيل تحت فشار دانيته محكوم كحملة بكونسولجرياكي بويا حتى بايويك مستقيما حملة يكر ومجبور بو أمكارك بالدرجة يعني وأنا بو انتخابي أما بي يا بو السري شور كردهاتو يا بو بالآخر دفاع شكل أخوي كردها ولا أم دفاع بتوافق لك الأمريكا بو أو جوريك معلومة أمريكاش بدليل ويكا بالنفخ خوي نازانه وارد شر تربية فكرة كاتو قدرت أوينية لكنترول كز معلومية لكنترول كسب منيتو إعلامي كده بس إسرائيل إعلامي كده أجرتو حملة مستقيم كي بإيران من دفاع لنا كم أجي إيران حملت بكامل لبشتم أو كاريكا لمشجبران إيران بو سر أمريكا خب أمريكا كردي فرنسا وإنجلستانش كردي يعني أردنش كردي وأمام موقعية إسرائيل خرابك إسرائيل بالتنيا بي أويك أمريكا لبشتي بي خب أم دوريج نشان دريا أمش تشتري سر إسرائيل أو تريا خب بري لما نشكا بريجي حماس شكاني لا حفظ أكتوبر بريجي إيران شكاني أم ذهنية لإسرائيل وقدرة دسنا يفتني إسرائيل
دەرنەتیجە فکرەکەم بۆ ئیسرائیل سەختە وتم لەسەری حەساو ناکرێ ئەوەی کە معلومە وا بە نەزەرەکە تەوافقێ بازم ئەنجامی گرت بێ ظاهرەن ئیمڕۆ لە ناو دەوڵەتەکانایە ئەمریکا باسێکە ئاڵمان باسیەکە خودی ئێران معلومە میدیاکان باسیەکەن کە ئیسرائیل ممکنە حملەکە بە شوێن هەیە لە ئێرانە لە سووریا ئێران هەر ئیستا دەستی کردە بە گۆزانەوەی مقامات نظامی و شخصیەتای ئەسڵی لە سووریا بۆەوەی کە ئەگە حمڵەیە بە مقراتی ئێران بەو شوێنانەی کە بەدەست ئێرانەوەی لە سووریا ئێرانی تیا مستەقرە ئیسرائیل بیکە بە ناو جووا و بە موشکباران ئێران خب لە تەماتێ جدی نەکە هەر ئەو کارێک کە کاتی خۆی ئەمریکا کردی لە مقابل ئێرانە وەختێکە بەرحاڵ یەکێ لە پایگاهەکان ئێران ئەمریکا لە عێراقا ئێران لیدا کاتی خۆی وەختی سلێمانیان ترۆر کرد لە عێراقا ئەو کارە زایرن معلومە خەریکە ئیتفاقکەوێ ئێران ئیعلامەکە و معلومە بەر لەوەی حملەکە بە ئەمریکا ئیتلاعی دابوو دەوڵەت‌های منتەقەیەژە ئیتلاعمدا هیچ کامێکیان ناشن وانە واقعاً جار ئەمەی ئیسش بە نەزەرەکە لە چوارچێوەیەکە نەمستەقیمەن بە ئێران ئیسرائیل لە شوێنەکە جوارێک باتۆ و ئەم ئێحساسەی کە تەواو ئیسرائیل موشکباران کرێ خۆی ژێنەوە 90% گردە کارم بەسەر ئەمەوە نیە تەبلیغات کامیان ڕاستە ولی ئەم بارە لەسەر خوشان خۆی لانێک کە بەژێ حەقێکم کردێتەوە ظاهرەن وا بە نەزەرگا کە تەوافق کردیا ئێرانژی ئالامی کردەگە مستەقیمان بە ئێران حملە کردێ قەتئەن جواویاتەوە ولی لەسەر ئیسرائیل تا بە شێوەیە هاتووە بەڵام ئەکرێت مەترسی ئەوەی کە ئەم ناوچەیە بەرەو جەنگێکی فراوانتر بڕوات بە مەترسیەکی واقعی ئەبینن ئێوە من فکرەکەمەوە دنیای ئیمڕۆ و دەوڵەتایە لەم منتەقان و شەرخوازیە کە ئیسرائیل لە کل منتەقە فکرەکەمەوە تەنیا دەوڵەتێکە خەهان شەڕە تەنیا دەوڵەتێک خان شەڕە بەڵام منتەقە پڕە لە ئەسلحە پڕە لە نیروهای غیرە مەسئول پڕە لە نیروهای نیابەتی لە ئەمریکا و ئێران و تاک شوێرەکان ترەوە هیچ تەزمینە ڕاستیەکەی موجود نییە هیچ کەس ناتوانێت بێژە من تەزمین یەکەم چون خەڵک خواهان خەڵک بۆخشە چون دەوڵەتەکان نانەوێ شەڕ چێشریە شەڕێک گەورە تەحمل کردیە بە منتەقە حتمما شەڕ ناکردیە ئەمان ناکرێت تەزمین کردێ بەڵام فکر ناکەم لە ئەبعاد وەسیعە کەسێک چێتە پایان شەڕە تەنیا نیرویە کە ئارزوویە ماکە ئیسرائیلە ئەویش بۆی مشکل بووە جیالە ذهنیت دنیا مخالفت دنیا فشار ئەمریکا فشار دەوڵەتەکان تر توانایی خودی ئیسرائیل بە تەنیا ئەگە ئەمریکا لە پشتی نەبێ لەم سەدحانیە کە ئەم شەڕە وەسیعە بیەوێ بخاتەڕێ ئەو ئەی خستەڕێ بۆەوەی کە غەربی پێوە تێکەڵکە بێ بە پەدیدەیەتر خۆی نەجات پێیاکە لە سەر فشار دنیا عەلەی خۆی بە دەلیل نەسڵکوشی لە فەلەستینە نەجاتی بوێ لە بحران حکوومەتی ناوخۆی نەجاتی بوێ دەیخۆ ئەگە ئەمریکا ئەم کاری لەگەڵ نەکە ئەمە سەختە مەگە خودکوشیکە فکر ناکەم وارد ئەمە بێ فکرەکەمەوە زەرەرە فکرەکەمەوە بەلاخەرەش محاسبەکە کە ئەحساسکە هیچ کە لە پشتی نییە مستەقیمەن دەخاڵت ناکەن خۆ دنیای غەرب لە هەر جنایەتێکی کردە بەڕاستی ئەوان پایەکی بوون بەڵام فکرەکەمە سەختێکاتەوە بەڵێ دوای پرسیارم سەبارەت بە ئەو بزوتنەوە ناڕەزایەتیە فراوانی کە لە ئێران بووە و ئێستاش بەردەوامە و بەڵام ئەوەی کە لە پاییزی 2022ەوە دەرکەوت و گەیشتە ئەو حاڵەتی کە جمهوری ئیسلامی خەریب و هەتاوەکو ئاستی کۆتایی هێنانی قسەی پێ دەکرد ئەم فەزایی کە ئێستا خوڵقاوە و ئەم دەخاڵەتەی ئیسرائیل چی لەم بزوتنەوە ناڕەزایەتیە جەماوەری ئێران کردووە من فکرەکەمەوە ڕابطەی خەڵک ئێران لەگەڵ جمهوری ئیسلامی گۆڕیا بێ هیچ تەردیدێ فەزای جەنگی ئەم شتەی کە ئێستا هەیە یا ترس و نگەرانی لەوەی کە بوێ بە شەڕێوەسیە بالاخره نگەرانیەکەی هەیە هەڕەشە و گڕەشەی هەیە و تبلیغات جەنگی هەیە ئێرانیش تەلاشی کردە وەسیعترین تبلیغات کە بێژێ بە ئەمریکام وت پایگەکانت لە منتەقا لێ ئامۆ مەجبور بوو کۆتا بێ بێژێ ئیسرائیلم لێدا وەسیعەن بوشکبارانم کرد تازە خۆیژێ عملیات محدود وەسعیەکە لەمانە ئیسفادەکە قدرت نظامی بە ڕوخ مردم ئێرانە کێشێ و ترس و وحشت ئیجادکە هەر ئێستا تعرضی بۆ سەر ژنان لە جامعەی ئێرانە زیا کردە ولی فکر ناکەم ئەم دەورە موقعیت ئێران و ڕابطەی خەڵک ئێران لەگەڵ جمهوری ئیسلامیە وەک دەورەی شەڕ ئێران و عێراق نییە کە بتوانێت خەفەیکە جامعەکە خەفەکە خەڵک بگەڕێنێتەوە ماڵیان بەڕاستی فکرەکەم ئەمە گۆڕیا
خەڵک ئەو ئاعتماد بە نەفسە خەڵک ئێران هەیەە و ئەو موقعیەتەکە جمهوری ئیسلامی لە مقابل خەڵکا تەزعیف بووە ڕاستیەکەی قەتعەن ئەم فەزا جەنگیە تەسیری منفیەیە قەتعەن هەریسە گرانی ئەم جۆرشتانە بەم زاویانەوە فشاری عەزیم لەسەر خەڵک ئێرانەیە ولی ئەوەی کە بگا بەمەی کە خەڵک کۆتا بێن لەگەڵ جمهوری ئیسلامیە فکرەکەم ئەم دەورە تەواو بووە جمهوری ئیسلامی ناگەڕێتەوە بۆ پێشتر و خەڵکی ئێرانیش ناگەڕنەوە بۆ پێشتر و بەڕاستی مەقدور نییە ئەلارەم ئەگەر شەڕێکی گەورە لە منتەقا بێوەختە هیچ شتێک ناتوانێت تەزمین کردێ بەڕاستی ئەگەر چوار بۆمبەن بەسەر ئێرانە و منتەقە بوێ بە ئاگەر و دوو بێ بە لیبی و سووریە کل منتەقەکە وای لێبێ خب هیچ تەزمینی هیچێک ناکرێت تەبیعەتەن ممکنە خەڵک دەها ساڵ لە منتەقا بەرنەدواوە ولی غیرەزەوە فکرەکەمەوە رابطەی خەڵکێران و جمهوری ئیسلامی گەیە بە جێگەی خەڵک سەڕ ناکە و جمهوری ئیسلامیش ئەزانەیە مشکل ئەسڵی ئێران ڕاستیەکە ئیسرائیل نییە مشکل ئەسڵی ئێران خەڵک ئێرانە و بە زلت هاتە لە دەستی ڕاستە شهری وەری 1401 خەڵکات نەخیابان وەسی ئەنەم ئەبعادە دەوڵەتیان نەڕوخان فکرەکەمەوە ئامادەجێ نەبوو دەوڵەت بڕوخێ خەڵک لەو موقعیەتانە بوو دەوڵەت بڕوخێ هێشتا بەڵام پا بە پا لە 10 ساڵی گوزەشتە لە 3 شۆڕشە 96 و ئابان 98 و شهریوەر 1401 ئەم ئیتفاقانە پێشاتە هەر جار خەڵک وەسیعتر قویتر هەتا سازماندراوتر و بە ئامادەجی زۆرترەوە لەگەڵ جمهوری ئیسلامیان تەرەف بوون و موقعیت جمهوری ئیسلامیان بەرەو نابودی زۆرتر بدە فکرەکەم ئیسە تەوازنە ئیجاد بووە کەس جوواو بە جمهوری ئیسلامی ناتۆ بەڕاستی هەر تەعەڕوزێکە خەڵک ئەوەی اعتماد بە نەفسی پێیاکەدا حاضر نییە و ئەویش مەجبورە عقب نشینیایەکی پێت ئەمەڵ کردیا مەجبورە لە زۆر شوێن کۆتا بێ ئەوە خۆی خەریکە تەنزیمەکە لەگەڵ خەڵکی ئێرانە و ڕێگەیەتری بۆ نەماتەوە بەڕاستی خالدی حاجی محەممەدی لە ڕابەری حزبی حکمەت تێست خەتی ڕسمی زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنکی بیدا ئامادەبوون منیش زۆرتان تەشەکر لە یەکەم سپاسانەکەم ئازیزان لە پێشوازی یەکی ئایاردا دووە بەرنامەی ئەم ڕۆمانە و لەگەڵمان بمێنەوە وەڵە بینەرانی ئازیز هەفتانە بەرنامەمان دەبێت هەتاوەکو دەگەینە یەکی ئەیار بەرنامەی ئەمڕۆمان لە پێشوازی یەکی ئەیاردا لەگەڵ ئیبراهیم حسین دەبێت ئیبراهیم حسین ئێوەت باش و سپاسکە لەگەڵمانیت ئێوارەی ئێوە باش و زۆر سپاس سلااوڕێز و گوێگران و بینەرانی تەلەڤیزیۆنی پێش زۆر سپاس دوو هەفتەی تر یەکی ئایارە گرنگی ئەم ڕۆژە یەکی 5 بۆ چینی کرێکار لە سەرتاسەری جیهاندا لە چیدایە بێگومان یەکی ئایار ئەو ڕۆژێکی تایبەتە ڕۆژی نمایشی جیهانی و ڕۆژی اعترازی جیهانی چینی کرێکارە ڕۆژێ ئەو زوتنەوە اعترازیە گەورە ئەو چینەی کە بە حکومەتی ئێستا معتەریزە بە نظامی کاری بەکرێ معتەریزە لە سەراسەری دنیا پیشانی ئەداتکە و دنیای کە جا ئەژێ ئەم سیستەمە اجتماعی ئەمڕۆ ئەو سیستەمە اجتماعیە نییە کە بتوانێت ژیان و ئازادی و خۆشبەختی بەشەر دابین بکات نظامێکە قابلی قبول نییە و چینی کرێکار لەو ڕۆژەدا ئەم نمایشە اعترازی ئەکات ئەو زوتنەوە جیهانی کرێکاریە لە دنیای ئەمڕۆیە لە ئەشکالی جۆرا و جۆردار بقی هاوسنگی هێزی دیاریکار لە هەر شوێنەکە ئەو پەنجەرەیە نیشانەدات کە ئەو زوتنەوەیەکی واقعی کە بیەوێ دنیا بگۆڕێت کە لە بەنەفعی دنیا بگۆڕێت تەنیا چینێکی کۆمەڵایەتی کە بەنەفعیەتی ئەم دنیاە بگۆڕێت و لە هەر ئاستێکە کە لە توانایدا بێت تەقەلا ئەکات تێکۆشانەکە بۆ ئەوەی کە هەلومەرجی ژیانی هەلومەرجی گوزەرانی باشتر بێت احترام و کەرامەتی ئینسانی بەشەری ئەمڕۆ باشتر بێت خەباتێکە وە ڕۆژیەکی ئایار با بڵێین وەکو سمبلێک وایە وەکو چەپی بێگەیشتنی ئەم زوتنەوە جیهانی و ئیجتیماعی بەشەری کرێکار و کارکردوی ئەمڕۆیە بۆ
ڕەتکردنەوەی ئەو بەردەگی و کۆیلایەتی کە ژیان ژیانی ئازادی لە بەشەری ئەمڕۆ درێختن. بەڵام پرسیارێکی زۆر سەرنجڕاکێشم بینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا لەسەرەوەی کە ئایا یەکی ئایار بۆ کرێکاران ڕۆژی جەژنە یان ڕۆژی ناڕەزایەتی دەربڕینە؟ ئەگەر ئێوە وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە چۆنیە دەنەوە؟ یەکی ئایار ڕۆژی اعتراضە، ڕۆژی اعتراضە بە سیستەمێکی سیاسی و اجتماعی دیاریکرا و با کۆیلایەتێکی دیاریکرا کە کۆیلایەتی کاری بەکرێیە. ڕۆژی اعتراضە بەم سیستەمە، بەم دنیا نایەخسانە، بەم کاپیتالیزمی ئەم سەردەمە، بەم شێوە لە کۆیلایەتێکە پێدەگوترێت کۆیلایەتی کاری بەکرێ، ڕۆژی اعتراضە. و بە معنایە ئەگەر وەری بگرین کامە خۆش بە شێوە واقعیەتی وایە تۆ دەبینی بەشە جۆراوجۆرەکانی ئەم هێزە جیهانی ئۆردووە جۆراوجۆرەکانی ئەم جیهانی ئەم چینە کۆمەڵایەتیە لە ئێرانەوە تا عێراق، لە عێراقەوە تا سووریا، تا تورکیا، تا ئەوروپا، تا ئوسترالیا بە شێوەی جۆراوجۆر اعتراض دەکات. ناڵێ بزوتنەوەی مای ئەم چینە کۆمەڵایەتیە سەروەت دەخۆڵقێنێ، سامانی اجتماعی دەخۆڵقێنێ، ناز و نیعمەت دەخۆڵقێنێ. ڕۆژی نمایشە، نمایشی ئەم اعتراضە جیهانیە، بزوتنەوەیکی جیهانی چینێکی کۆمەڵایەتی کە داوای ڕفاها دەکات کە لە پێناو ژیانێکی باشتر خەبار دەکات و تەنیا چینێکە، چینێکی کۆمەڵایەتی لەتوانێت لە هەلومەرجی ئەم ڕایەتەوە بە ئاشکردن ئەبینین. هەموو زوتنەوە جۆراوجۆرەکانی تری بۆژوازی چوونە لاوە، تەنیا دەنگێت بزوتنەوەیکی اجتماعی، بزوتنەوەی اجتماعی چینێکی دیاریکراوە کە بە سەرباری هەموو ئەو ڕێگریانێک کە لە ئارادایە ئەو خار و زەخت و زۆر و سەرکوت و داپۆسینەی کە لەم سەر بۆ ئەو سەری دنیا چینی حاکمی ئەمڕۆ زاڵی کردووە. بەڵام بزوتنەوەی ئەم چینە بەردەوامەوە ڕۆژی یەکی ئایار ئەم نمایشی جیهانی قدرەتی ئەم چینە کۆمەڵایەتیە، قدرەتی اعتراضی ئەم چینە کۆمەڵایەتیە بە سیستەمی باو، هەلومەرجی باو، سیستەمی کاری بەکرێ، دەوڵەتەکانی، ئایدیۆلۆژیاکانی بۆ معنایە ڕۆژێکە کە تیایدا ئینسان وەکو ئینسان بە اعتیباری خۆی، بە اعتیباری هەویەتی چینایەتی خۆی، ئینسانی زەحمەتکێش و کارکردوو بەرهەمێنەری ڕاستە و خۆی سامان و ناز و نیعمەتی ئەم سەردەمە اعتراض دەکات. بۆ پێ بۆ معنایە زوتنەوەیکی اعتراضی. بەڵام پرسیارە بکەم کە بینەریش لە کردوێتی ئێمە سەر شاشەکەکە جیاوازی و تایبەتمەندی ئایاری ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە چیدایە؟ جارێ بزوتنەوە اعتراضیەکانی بەشە جۆراوجۆرەکانی ئەم چینە جیهانیە، ئەم اعتراضە جیهانی و کۆمەڵایەتی چینێکەکە هێشتا دەرنەکەوتوە تا بتوانین بڵین بۆ نمونە بزوتنەوەیەکی ئایاری ئەم ساڵ ئەم تایبەتمەندیانەی هەبوو بۆ نمونە لە فەڕەنسا بەم شێوەیە ڕوبەڕووی دەوڵەت و دەوڵەتی سەرمایەداران بوویەوە، ڕوبەڕووی پۆلیسی دەوڵەتی سەرمایەداری بوویەوە، خواستەکانیان ئەمە بوو تا بتوانین وەکو لە پرسیارەکەی تۆدا هاتووە بە دروستی وەڵامی پێ ئەو بدەینەوە کە تایبەتمەندیەکانی ئەو بزوتنەوەیە لە گۆشە و کەنارەکانی دنیا ئەوانە بوون تایبەتمەندی هاوبەشەکانی، ئەمانە بوون تایبەتمەندیە جیاوازەکانی مثلەن کە بە ئەم زوتنەوەیە لە وڵاتە جۆراوجۆرەکانی دنیا لە خۆی نیشاندا چی بوو چی نەبوو. بەڵام دەتوانین پرسیارەکە بەم شێوەیە ڕاست بکەینەوە کە چی وا دەکات کە بزوتنەوەیەکی ئایاری اعتراضی جیهانی چینی کرێکار لە ئایاری ئەم ساڵدا لە چ هەلومەرجێکی تایبەتدا ڕوو دەدات. بێگومان ئەوە دیاری دەکات کە ئەم هەلومەرجە دیاری دەکات کە بزوتنەوە اعتراضی و هاتە مەیدان و نمایشەکانی چینی کرێکار لە ئەوروپا و ئاسیا و ئەمریکا شێوەیەکی تایبەت بەخۆوە دەگرێت. ئەگەر ئێمە لێرەوە سەیری بکەین هەلومەرجی جیهانی
بۆ ئێمە و گوێگران و بیسەرانی ئێمە دیارە هەلومەرجێکی زۆر سەختە سەرمایه‌داری بەتەمایە لە ڕێگەی جەنگ و میلیتاریزمێکی گەورەوە هەوڵ بدات کە ڕێخستنەوەیکی ڕاستڕەوانەتری دنیای لە دەستوردایە هەرێستا ئێمە ئەبینین لە هەموو دنیا مسلمانگرانی بێداد دەکات بێکاری بێداد دەکات لەسەری پێداویستیەکانی ژیان ئەوەی کە ڕاستەوخۆ خۆراکی چینی کرێکار بەرهەمێنار چینەی کە نەخشی ئەساسی و دۆی ئەساسی لە بەرهەمێنانی ژیانی مادیدا هەیە تێچوو ئەمە زیاتر دەکات ومەجی ئەم چینە زیاتر ناهەموارتر دەکات بەمانایەک ئەوەی کە ئێستا لە دەستوردایە دوو شتە یەکێکیان ڕێخستنەوەیەکی کۆنەپەرستانەتری دنیای داهاتووە کە ئەوەش ئامانجەکەی لێی داسەپاندنی هێزێکی کاری هەرزانترە لەوەی کە تا ئێستا هەبووە تا ئەوەی کە ئەوەی ئێستا ئێمە ئەیبینین زنجیرێ ئەحزابی ڕاستی تون جەناح ڕاستڕەو کە لە شەقترەکانی چینی دەسەڵاتدار هاتوونەتە پێشەوە پەرلەمانەکانیان داگیر کردووە سیاسەتی ڕەسمیان داگیر کردووە هەموو بۆ ئەوەیە کە بتوانن ئەم ڕێخستنەوە کۆنەپەرستانەی دنیا بەسەرنجام گێرن تا بتوانن تێچووی هێزی کار بەلانی هەرەکەمی ممکنی خۆی بگێنن واتە ئەمە لە ڕێگەی لێدانی هەموو ئەو مافانە بووە ئەو مافانەوە دێکتا چینی کرێکار لە ڕێگەی خەباتی نەسڵەکانی پێشووتریەوە توانی بەسەر سەرمایه‌داریدا فەرزی بکات ئێستا ئێمە ئەبینین لە جەرگەی ئەوروپایە ئێمە ئەوە بینین کە ئەو هێرشە دەستی پێ کردووە بپرسم کە لە یەک ساڵی ڕابردوودا لە ماوەی ڕابردوودا بە شێوەیەکی گشتی کرێکار لە ئەوروپا و لەسەر تاسەری جیهاندا و بەڵام بە تایبەتی لە ئەوروپا زۆر زیاتر لە مەیدان بووە بەڵام لە بەرامبەر ئەوەشدا زۆر زیاتر لە جاران دەستکەوتەکانی لێسەنراوەتەوە هەر بە خۆت ئاماژت پێدا هەژاری زیای کردووە گرانیەکی لە ڕادە بەدەر لە ئەوروپا و لە جیهاندا بەڵام لە ئەوروپا بە تایبەتی دەبینین ئەم ناکۆکیە لەکوێوە سەرچاوی گرتووە کە لەلایەکەوە زیاتر کرێکاران لە مەیدان بەڵام لە هەمان کاتدا دەستکەوتەکانیان کەمترە بێتەوە ئەوە چاوەڕوانکراوە چونکە ڕەوتی ئاسایی ئەم سەردەما کە سەرمایە پێیتێناوە سەرمایه‌داری پێیتێناوە ئەوەیە کە ئیلا دەبێت بتوانن یان هەوڵەکان ئەوەیە کە بتوانن دنیا بە شێوەیەکی کۆنەپەرستانەتر ڕێک بخەنەوە کە ناوەڕۆکە مادیەکەی ئەگەر بە کورتی بیڵێن کە بەباشی تێ بگەین ئەوەیە کە هێزی کار تێچوونی هێزی کار کەمتر کاتەوە بمانایەک هێزی کاری هەرزان دابین بکات تا زێدەبایی زیاتر فراهم ببێت تا ئەو ئاسی سوودەی کە سەرمایە لەم سەردەمەدا پێویستی پێەتی بەدەستی بێت ئەمە بەشێکە لە پرۆژە و پاکەتێکی سیاسی و ئابووری گەورە کە لە ڕێگەی ئەم جەنگ و میلیتاریزم و برسێتی و گرتنەوە و لەسەرنەوەی ئەو مافانەی کە پێشووتر لە هەلومەرجی پێشووتردا وەکو ستاندارد وا قبول کرابوون ئەم پرۆژێ جێبەجێ بکات و هاتنەسەری جەناح ڕاستەکانی بۆژوازی بەشێکە لە شەقی ڕاستڕەوی بۆژوازی لە هەموو دنیادا بشێوەیەکی ڕەسمی کە ئێستا خەریکن دەست بەسەر دەوڵەتی بۆژوازی دادەگرن هەمووی نیشانەی ئەوەیە کە ئەم چێشمەکە ئەم پرۆژەی ڕێخستنەوەی دنیا بە شێوەیەکی کۆنەپەرستانە و سەپاندنی هێزیکارێکی هەرزانتر بەسەر چینی کرێکارە لە ئاستی جیهانیە و دوای لێ چاوەڕوانەکە یان نەتیجە مەنتەقیەکەی ئەوە ئەبێت کە لەلایەک چینی کرێکار ئەو مافانەی پێشووتر لە دەست بدات کە پێشتر بەدەستی هێناوە یا پێشتر سەپێنرا بوون لەلایەکی تریشەوە بەناچارەوە هەلومەرجە چینی کرێکار پاڵپێوە دەنێت بۆ ئەوەی کە
لە ئەشکالی گەورەتردا دەربکەوێت اعتراضاتی گەورەتر مانگرتنی گەورەتر بەڕێ بخات بەو فەرقەی کە ئێستا وەکو دەبینین جەناحی ئیتحادی و نەقادی و سندیکالیستی سەر بە سوسیال دیموکراسی لە دنیا و ترۆدیۆنیزم و ئەوانە ئەوەندە لاواز بوون ئەوەندە لێدراون کە ئیتر هەتا ناتوانن بەستەرێک بن چوارچێوەیەک بن بۆ ڕێخستن بۆ مقاومەتێک ئەمڕۆ چینی کرێکار لە دنیاە بەناچار بۆ بەرگری دەکرێت بۆ بەرگریکردن لە خۆی دەبێت دەستی باتێ بۆیە وەکو دەیبینین یان وەکو پێشبینی دەکرێت بەپێی ئەم هەلومەرجە واقعیە بەپێی ئەو هەلومەرجە مادی و عینیە کە ئێستا بەڕێوەیان چینی کرێکار لە تەظاهوراتی گەورەیە لە مانگرتنی گەورەیە ناچارە تعبیر لەو ڕەتکردنەوەی بکات لە اعتراضی خۆی بکات بەو ڕەوەندە و سیناریۆ ڕەشەی کە سەرمایە بۆ ڕێخستنەوەی پەیوەندیکار و سەرمایە دەستی بۆ بردووە ئەوەی کە ئێستا هەلومەرجێکی تایبەتە ئەوەیە کە جەناحی ئیتحادی سەر بە ماڵی سوسیال دیموکراتی بۆرژوازی پێناچێ ئەو قدرەتەی مابێ کە بتوانێت هەم بەنسبەت بە چینی کرێکارەوە بەنسبەت چینی بۆرژوازیشەوە ئێستا وایە ئەم خەسڵەت و زەرورەتەی لە هەردوو لاوە خەریکە لە دەست دەدات هەر بۆیە باڵا ڕاستەکانی بۆرژوازی ناچار دەبن بە دێنە پێشەوە و دەبن بە قسەکەر و دەمڕاستی دەوڵەتی بۆرژوازی لەو لاشەوە ئەم هەلومەرجە مادیە ئەم هەلومەرجە واقعیە وای لێ چاوەڕوان دەکرێت کە لە بەرامبەردا ڕادیکالیزمی کرێکار ڕادیکالیزمێکی تازەی کرێکاری بە نەفەسێکی تازە بە ناچاری بێنێتەوە مەیدان ئەوە وەکو ناچاریە وایە سوتنەوەی چینی کرێکاری ئەم سەردەما ئیتر لە چارچوەی ئیتحادیەگەرایی و سندیکالیزم و نەقاب و ئەو شتانە ناتوانێت مقاومەتی ئەم هەلومەرجە بکە مقاومەتی ئەو پێش و پەلامارە ڕاستەوانەی بۆرژوازی بکە کە لە سەراسەری دنیاە دەستی پێکردووە هەندێک ئەوەی پێی دەڵێن نیۆلیبرالیزم بەڵام ئەمە پاکێجێکی سیاسی و اقتصادی استراتیژێکی سیاسی و اقتصادی بۆرژوازیە بۆ ئەوەی کە بتوانێت هێزی کاری هەرزان بکاتە ستاندار جاران پێشووتر بەسەرێن لە هەلومەرجی پێشووترە چینی کرێکار لە بەشەکانی تری حاشەی دنیای مرکزە ئەوروپا و ئەمریکا ئەوانی پێڕوو بەڕسمی وەکو حوزەی کاری هەرزان ڕاگەیاندرا بەڵام ئێستا وا پێدەچێت پاکێجێک ئێستا بۆرژوازی هەتا لە ئەوروپاشا دەستی بۆ بردووە پێدەچێت یان ئەوەی کە بە شێوەی واقعی لێ دەخوێندێتەوە ئەوەیە کە تەنانەت لە ئەوروپاشا لە ئەمریکاشا خەریکن هەمان ئەو پاکێجەواتە هێزی کاری هەرزان فڕستن بەسەر چینی کرێکار بەسەر هەموو کۆی چینی کرێکار تەنانەت لە مەرکەزیشدا ئەم هەلومەرجە بێگومان لەلایەکی اتحادیگەرایی و سوسیال دیموکراسی و ئەوانە لەو چینی کرێکارە بێبایەر دەکات بۆ زەرورەتی ئەم بزوتنەوانە بۆ وەکو بەسەرێکی ناچاری کە چینی کرێکار ناچار بێت ئیستفادەی لێ بکات بێمەعنا ئەکات بێزەمینەی ئەکات تا بۆ بۆرژوازیش دەمێکە ئەم بزوتنەوە چەپەکانی بۆرژوازی لەسەر سوسیال دیموکراسی ئەوانە ئەو بورد و توانە و ئیمکاناتیان یان ئەو پێویستیان بۆ بۆرژوازی لەدەست داوە وەکو عەرەبانەیان تەنانەت ناو ئەو کاتشی کە دەوڵەت و پەرلەمانەکان بەدەستێن و انتخابات دەبنەوە زۆرتر پلاتفۆرمی ڕاست جێبەجێ دەکات یعنی پلاتفۆرمی باوەکەی تری هەمان چینی خۆیان بۆرژوازی جێبەجێ دەکات بۆی بتوانن بیبەنەوە بکەم تایبەت بە ئایاری ئەم ساڵ پێت وایە لە ئایاری ئەم ساڵە چی دەبینین چۆن هێزی چینی کرێکار لە سەر شەقامەکان لە مەیداندا دەبینین و بانگەوازی چی دەکەن چی دروشمە بەرز دەکەنەوە پێشبینیکردنی ئەوەی کە چی دەبینین وەکو پێشبینیکردن وایە بەڵام خۆم تەمەنای لە دڵەوە تەمەنا ئەەکەم بزوتنەوەیکی گەورەی جیهانی کرێکاری وا ببینم کە لی بخوێنێتەوە کە بتوانێت بربەستێک بۆ ئەو بربەریەتەی کە سەرمایه‌داری دەوێت ڕێکی بخات دابنێ یا سەرەتایەک بێ بۆ ئەوەی سەرەتایەک بێ بۆ ئەوەی لێ بخوێنێتەوە کە دنیا بەرەو ئەوە ئەڕات کە بزوتنەوەیکی خۆشببینی کرێکاری ببینێ کە
لە هەمان کاتە کە معتەریزە بەکاری بکرێ بە نظامی کاری بکرێ بەو بەندایەتی و کۆیلایەتی دیاریکراوەی کە ئەمڕۆ لە جێگەی تەکنۆلۆژیادا خەریکەژیان چارەنووسی بەشەریەت دەهاڕێ لە هەمان کاتیشا بتوانێت ئەو خواستانەی کە چینی کرێکاری بەشێکی ئەم دنیای هەیەی لە ئەوروپا تا ئەمریکا گەڵاوە بکات بگەنێتە سەرەوە ئەوەی کە من چاوەڕێی دەکەم ئەوەیە کە بزوتنەوەیکی گەورەی ئایاری و کرێکاریمان دەبێت کە لە هەر ئاستێکی دابێت دنیا پیشانی ئەدات کە بزوتنەوەی تاقە بزوتنەوەی ناوتن بە هەلومەرجی ئێستا بزوتنەوەی ئەم چینەیە بزوتنەوەی چینی کرێکار و پرۆلیتاریای ئەم سەردەمەیە و هەر دەرەجەیەک ئاسایش هەر دەرەجەیەک ریفا هەر دەرەجەیەک حورمەت هەر دەرەجەیەک دەستهەبوون لە دیاریکردنی چارەنووسی خۆدا بۆ بەشەری ئامڕۆ ڕێک و ڕاست مەربوطە پەیوەندی هەیە بە توانا و قودرەتی ئەم چینە ئەگەر ئەم چینە لە مەیداندا بێت ئەگەر ئەم چینە خاوەنی ڕێکخراوە گەورە جەماوەریەکانی خۆ بێ ئەگەر ئەم چینە کۆمونیزمی عەدالەت خواز و یەکسانی خوازی خۆی لە مەیداندا ببینێ ڕابەرانی خۆی لە مەیداندا ببینێ ئەو ڕابەرانەی کە مێژوو سازن قسەیان ئاستی کۆمەلگاکانە دەبڕێ دەربکەون ئیتر دنیا فرسەتی ئەو پەیدا دەکات کە ئیتر قەرار نییە تەنیا بایدنەکان و خامنەیەکان و ئۆردوگانەکان و ناتانیاهوکان و ئەم جنسە کە ژیان و چارەنووسی بەشەریان گەیاندۆتە ئاستێکی زۆر ترسناک و ڕەشبڕیان لەسەر ژیانی خەڵکدا بەشێکی تری ئەو کۆمەلگای هەیە کەمپێکی تر هەیە کە ئازادی و خۆشبەختی و سەعادەتی بەشەر پەیوەندی بە دەرەجەی قدرەت و هێزی ئەوانەوە هەیە ئەوە بەگشتی ئەگەر باسی بکەین بەڵام ئەوەی کە چاوەڕوان دەکرێت زوتنەوەی کرێکردنی ئاعترازی ئیجتیماعی جیهادی ئەم ئایارەی چینی کرێکە دەکرێت دوو شتی زۆر ئەساسی وەکو تایبەتمەندی لە خۆی نیشاندایەکێکیان ئاعتراز بەو سیاسەتە بۆ برسیکردن کە بۆژوازی لە ئاستی دنیادا دەستی داوەتێ لە ڕێگەی ڕێخستنی ئابووری جەنگی و ئەو هەلمەجی کە ئەی بینین لەلایەک ئاعترازی جیهانی لە دژی برسێتی لە دژی ئەم سیاسەتەی کە بۆژوازی دەستی داوەتێ وەیەکیشان ئەو شەڕ میلیتاریزمەیە کە ئەو فەزا میلیتاریسی و جەنگیەیە کە بۆژوازی ئێستا لە سەراسەری دنیاە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە تا ئەوروپا بەڕێی خستووە پێم وایە ئەمە دەکرێت و بزوو ناوکۆکەی تایبەتمەندی هاوبەشی ئاعترازی بەشە جۆراوجۆرەکانی ئۆردوی چینی کرێکاری ئەم سەردەمە بێت لە ئێرانەوە تاوەکو ئەمریکا لە ئەمریکاوە تا کاتە ئوسترالیا و هەموو بەشەکانی تری دنیای ئەمڕۆ. ئیبراهیم حسین زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەمە. منیش زۆر سپاسان دەکەم و هیوادارم ئایارێکی گەورە و شکۆدار ببینین و زۆر سپاسان دەکەم و سڵاوڕست بۆ گوێگران و بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. زۆر سپاس. ئازیزان هەروەکو پێشتریش ئاماژەمان پێدا بوو کە 1/5 ڕۆژی 1 ئایار دەکەوێتە ڕۆژی چوارشەمەوە ئێمەش چوارشەمانان بەرنامەمان هەیە ئەو ڕۆژە تایبەت دەکەین بە بەرنامەیەکی تایبەت لەسەر 1 ئایار و چەند کاتژمێرێک دەخایەنوت و هەچ کەسێک پێی خۆشە پەیوەندیمان پێ بکات کاتی بۆ تەرخان دەکەیندا سەر 1 ئایار لە پێشەنگ تیڤیەوە قسەی خۆی بکات. لێرەدا دێنە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیە تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.